خب وقتتان و خێر امیدوارم کە ساق و سەلامەت ون. هەڵبەتە ئێمە ساعت هاست کە لە کڵاب هاوسا خەریکە بەڕەسیکردنە خەبەرە ڕووداوە کەوتنە هەلیکۆپتەرە ئاغای ڕەیسی ڕەیس جمهورە جمهوریە ئیسلامیە ئێرانی. بەڵام واجبم زانی کە بە زوانە جافیش لە فەیسبووکە نکاتێک متزەکر بووم تا دەمێنێتەوە وەکو ئارشیڤێک لە فەیسبووکەکە. ئەگەر ئەو کەسانەی کە تەعقیبە ئەخبار ئەکەن و ئیستا لەگەڵ ئەم ڕووداوە ڕوبەڕووبوونەوە ئێشێ بتوانن ئەمە تەحلیلکەن. ئاغای ڕەیسی بۆ کەوتکەسە خوار خەبەرەکان وائێژێت ڕەیسی ئەوڵە سۆحچووگە بۆ کردنەوە و افتتاحە بەنداوێک بەناوە قەلەقیز لەگەڵ ئیلهام عەلیۆفە ساعتە یەکەنیوە ڕۆ سوارە سێ هەلیکۆپتەر ئەون. لە هەلیکۆپتەر ئاغای ڕەیسی وەزیر ئومور خارجە، ئیمامە جومعەیە تەورێز و ئوستاندارە تەورێز مەوجودن. دوو هەلیکۆپتەری تریش ما بەخێ هەیەتە دەوڵەت و هاوکاران و هاوڕێکانە ڕەیسی تەکی خۆیانە نەقڵەکەن. ادعا ئەکەن لە منتەقەیەکا کە کەشوهەوا مناسب نەوگە و مژە فرێت یاوگە و بەرچاو دیارنۆگە هەلیکۆپتەرە ڕەیسی سقوتی کردگە، یانێ هەلیکۆپتەرە ڕەیسی کەوتکەسە خوارە و وا بەیان ئەکرێت کە ئەمە حادسەیەک بووگە و حادسەیەکی فەنی بووگە و هەلیکۆپتەرەکە کەوتکەسە خوارە. ئەمما چۆنیەتی ڕەوایەتکردن ئەم خەبەرە ناشی لە درۆبوونە ئەم خەبەرە ئەکا. بۆ خاتری ئەوەی کە ئەوڵەن مەقاماتە ڕەسمیە یەک مەملەکەت مەقاماتە مهمیان لە ناوی یەک هەواپەیما دانانین معمولەن چە بڕەسێ بە هەلیکۆپتەر. وەزیر ئومورە خارجە و ڕەیس جمهور هەرتکیان لە ناو یەک هەلیکۆپتەرە ناوێ دابنرێت. وە نکتەی ئەوەڵ. نکتەی دووەم، ئەم سێ هەلیکۆپتەرە کەوانتەکە یەکتری ارتباطە ڕادیۆیی یان هەزمەنسووری ئەدعا ئەکات کە دوای ئەوەی کە ارتباطە ڕادیۆیان قەتەوێت ئەمانە حدودی 15-20 دقیقە بە شوێنە هەلیکۆپتەرە ڕەیسی ئاگەڕێن و نایدۆزنەوە. ئەم جغرافیا نەکێوەکانە تۆرۆبۆرۆس، نە ارتفاعاتە هندوکوش و هیمالیاس، نە ڕشتە کێوگە لە ئالپە، نە جێگەیەکی سەعبە کە قابلە دەستڕەسی نەوێت و تۆ لە ساعتە دوینی وەڕۆیە ئێران تا ئیستە کە ساعتە نزیکە 11 شەوە ئێرانە کە حدودە 9 ساعتەکە وەختە کافیت بووگە کە هەر بە خەڵکە لادێ اتفاقاتە کەوتنە هەلیکۆپتەر بەڕەسی بکەی و جێگەکەیشی بدۆزیتەوە. بە پێچەوانەی ئیدعاکانی جمهوری ئیسلامی کە ساڵەیانە ڕابردوو خۆی بە گوندە نیشان ئەدا و ئیدعای ئەکرد کە پێویستی ناکات کەسێ یارمەتی بات بۆ ئەمەلیاتە بوومەلەرزەیە کرماشان، ئەمڕۆ ئیتحادیە ئوروپا، عێراق، عەرەبستان سعودی، یاڵەتە متحدەی ئەمریکا گەرەکیانە بێن و کۆمەک و یارمەتی ئێران بکەن تا ئاغای ڕەیسی بدۆزنەوە. جمهوری ئیسلامی دوای 45 ساڵ ئەهەنە تەڵۆب ئەمڕۆ ڕەیس جمهوری گەمبوو گەتەکە وەزیر ئومور خارجەی لە منتەقەیە تەورێزە ئوستانە ئازەربایجانە شەرقیە و بۆی پەیدا ناکرێ. ئیستە تەمامە ئەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆنە دەوڵەتە ئێرانی پێناسە ئەکەن دەرئەکەوێ لە گراکە ئۆپۆزیسیۆن نین دووبارە. ئێستا کەس ناتوانێمە تەحلیلکە یا شێگشتیان قبول کەن ئەمە سانەحەی تەبیعی بووگە و ئاغای ڕەیسی بە دەستە خوداوەند و ڕۆژی تەواو بووگە و کەوتکەسە خوارە و یا ناتوان ئیدعا بکەن عەلیە خامنەی ڕەیسی کوشتگە بوو چون تەمامە ئەمانە هاواریان ئەکرد خامنەئی حاکمیەتی یەکدەسە و کردگەسۆ ئاغای ڕەیسی جەلاد ڕەیسی ماجەرای 67 غوڵامە هەڵقە بەگوێ عەلیە خامنەئیە و کریاگە بە ڕەیس جمهور بێسەوادە و ئەحمەقە و 6 کەلاس سەوادی هەسوو گوێ ڕایەڵی عەلیە خامنەئیە. دەی تۆ ئەم تۆڕەهاتە وتگە ئیستە مەسەڵەن ئێژی عەلیە خامنەئی بۆچی ڕەیسی کوشتگە؟ ئێوە فاقدە تەحلیلن. بۆ فاقدە تەحلیلن؟
بۆ خاتری ئەوەی کە ئێوە دەستگاهە نەزەریتان نییە، ئێوە کارمەندن و پێتانێژن چی بێژن چی نێژن. ئێستا ئاغای ڕئیسی بە سانحەی هەوایی کەوت کەسە خوارە و نەوعە بڵاو پێکردنەوەی خەبەر بە تۆ ئێژێت کە ڕئیسی مردگە، خوێن سەردی و شەڕە پرۆپاگاندایی دەوڵەتە ئێران لە ئیعلامە جیهانی بە تۆ ئێژێ ڕئیسی مردگە. خۆ بیسە بۆ مردگە. ئیسە تۆ ئێوێنی تەمامە ئەم درۆزنانەی تەیە ساڵانە ڕابردوو خۆیان بۆ ئۆپۆزیسیۆنە دەوڵەتە ئێران معرەفیە کرد فاقد تەحلیلن. مردمەکەش پێی خۆشە جەلاد ڕئیسی و مردم کزۆڵ و دەستیشی ناڕوا و چاری ناکا و ئەوەنە سینەی کوتا تا ئاخری هێلیکۆپتەرەکەی کەوتە خوارەوە. ئێستا هەر لە خۆی ئەوە مردمە وا خۆی هیچ نەقشێکی نەوگە لە مەرگە ڕئیسیا زاهرەن، ئێستاشی لە خۆی ئەو خۆشحاڵ بێت. ئەوەی کە دقەتی پێ ناکرێت و ئەوەی کە ناخوێنرێتەوە مەسئلەیە حادە دەوڵەتە ئێرانە. مەسئلەیە حادە دەوڵەتە ئێران چییە؟ بابە تەمامە مردمە فکرەکەن جێنشینی عەلیە خامنەئی ڕەبتی بە عەلیە خامنەئی هەست. عەلیە خامنەئی چوو پیا خوێڕیەکە گەرە کەسی ئەم قودرەتە لە بنەماڵی خۆی بمێنێتەوە دەرەتی جێشی جێنشینی دروست کات، کاورە ئەو دیوە لیوانەکە نابێنێ. ئەوانەی لە بەرامبەر عەلیە خامنەئی وێسیاگن گشتیان یەکدەست نیەن. کورسی عەلیە خامنەئی کورسیە نییە هەر کەسێک بە نەفع ئەوێکی تر بڕاتە دواوە. تۆ فکرنەکەی ئەحمەدی نژاد و ئەحیانەن ڕۆحانی و ئەحیانەن خاتەمی و ئەمانە گشتی بە نەفعی یەکتری ئەڕۆنە دواوە یەکێکی تر بڕوا لەسەر ئەو کورسیە دانیشێ. تۆ سوویەیەکی خامنەی ئەوێنی، سوویەیەکی تاڵەبانە و ئەو کەسانەسە کە حەز بە دەسەڵات و کورسی عەلیە خامنەی یەکەنەوە یەکدەست نییە. دەرسوولەتە دروست نەکردنە جانشین بۆ عەلیە خامنەئی، ئەمانە وەکو کەمتارەکەونە گیانی یەکتری یەکتریە دەڕن. کیۆسەکە بێتە ناوە ئێران، کار 300 ساڵەی نظامە سوڵتە بەرباد ئەچێت، تەمامە مەنافعی لەدەست ئەدات و کۆرپۆرێشنە ئێرانی لەدەست ئەدات. ئەمە ئەربابی هەست. پرۆژەی جانشینی عەلیە خامنەئی پرۆژەی ئستقرارە دەوڵەتە ئێرانە و ئستقرارە دائمیە دەوڵەتە ئێرانە. ڕەبتی بە عەلیە خامنەئی و حەزەویستی عەلیە خامنەئی نییە. ئەوەی وا ئەی خوێنێتەوە ئینسانە ئەحمەقێکە، ئینسانە گەوجێکە، ئینسانە نەفامێکە. ئێستا نورە چاویەکەی عەلیە خامنەئی وا لە فایلەکەی ئایەتوڵاه مونتەزریە ساڵە 2016-2017 دریاوە دەرەوە کەوتی ئێوە 4 نەفەر عاملە جنایەتن و یەکێکیان ڕئیسی بوو. ئێوە لە خۆتان نەپرسی عەلیە خامنەئی ئەو فایلە بۆ بەراعەتە خۆی ئەداتە دەرەوە بۆ دەوڵەتە ئایندە ڕئیسی بۆ کاتە ڕێی جومهور. ئێستا خامنەیەشی بۆچی ڕئیسی بکوژێت؟ چون ڕئیسی قودرەتی بووگە لە بەرامبەر خامنەی ڕووداری بکە؟ نە. ڕئیسی عەدەدێکە؟ نە. ڕئیسی چ کارەس؟ دانەیەکە لە ژێر ئیتهامە جەلادی و قەتڵە تاوسانە 67 زاوایە یەکێ لە منفورترین چهرەگە لە بەناوە عەلەم الهودا کە بنیادە ئاستانە قودس ڕەزەوی وا لە ژێر دەستیە. خۆ ئاغایانە ڕقەبای عەلیە خامنەئی لە قودرەتە جمهوری ئیسلامی و ڕەندخارانە دەوڵەتە ئێرانی خۆیان هاواریانەکرد ڕئیسی ئینسانە بەرساختەیەکە عاملە خامنەییە. ئیستا خۆیان ناتوانن تەحلیل بکەن بێژن خامنەی کوشتیەتی چون هیچ بەیانووییان نییە. ئۆکەی بەڵێ ئاغای عەلیە خامنەئی ڕئیسی کوشتەکە بۆ لەبەروی پێخراوێک وردنە. ڕئیسی کەرەستەیەک بوو تا تۆ قۆناغێکی پێ ببڕی. ئەو قۆناغە چییە؟ ئەوڵە خۆت ڕئیسی چێرەی منفورێکە و ئەمەی کە خوا دەست انتقامی هاوردە دەرەوە هەتیوەی پێچاندۆ و هیچ کەسێک گومان و شک ناخات عەلی خامنەی ناتوانێ بیخە. بۆوە پەلەپەلێژن ئامریکا و ئوروپا و ئەمانە بێن بگەڕێن و شوێنی ڕئیسیە تا ئەوان جوازم دەفنە ئاغای ڕئیسی ئیمزاکەن. ئەوان بێژن سانەحە تەبیعی و هێلیکۆپتەرەکە کەوت کەس و خوار و خواهڵی ناگرێ.
أما چه منفعتێکی واتیە منفعتە ئەمە ئەڵبەتە بە عەقڵە مەردەمە عادی ناگات ئەڵبەتە ئۆپۆزیسیۆنە بەرساختەیە کارمەند نە ئەتوانێ نە عەقڵی هەست نە دەستوری پێدەریاگەم قسە بکە مەسئلەکە وا لە پۆستە ڕیاسەت جمهوریە بزانن ساختارە ئێران یەک ڕەهبەریەتێکی هەست کە بە شێوەیە غەیرە مستەقیم بە ئاراء خەڵکی هەڵەبژێرێت یعنی خۆبرەگان ڕەهبەری مازەرەت مەست خۆبرەگانە ڕەهبەریە کە بە ئارای مەردەم انتخابەکرێن ڕەهبەرە ئێران تەعیینەکەن پس انتخابە ڕەهبەری انتخابە غەیرە مستەقیمە دووەمین مەقامە گەورە کە ڕەهبەری دوو مەقامە قوواتە تریش هەڵەبژێرێ مەخسووساً قووەی قەزاییە ڕەهبەرە قووەی قەزاییە منسوبەکە و دخالت ئەکا لە دانانە ڕئیسە مەجلسە شۆرای ئیسلامی ئەمێنێتە ڕیاسەت جمهوری ڕیاسەتە جمهوری دووەمین مەقامە قودرەتمەندە ناو جمهوری ئیسلامیە کە بە ئاراء مستەقیمە مەردم لە سنووقە ڕێی تێتە دەرەوە خب نمایش انتخابات آقای رئیسی هاورده درو ای اگر آقای رئیسی بمری چه اتفاقی کفی اما نکته مهمه که اما پیشن وضعیت اضطراری state of exception موقعیت قابل پیشبینی نیه شرایط اضطراریه و طول شرایط اضطراری مجبور بر رعایت کردن قوانین دسو پاگیرنیه وقت نیه است چه اتفاقی کود که است پوزیشن ریاست جمهوری خالی بوده پوزیشنی که بهش آرای مستقیم کسب بکره علی خامنه‌ای اتوانی معاون اول رئیس جمهور منصوب که ولتی پروسه که لقال رئیس مجلس و رئیس دادگستری شرایط انتخاب کردن رئیس جمهور فراهم که اما او کارسه که مد نظر علی خامنه‌ای يعني خالی بوون پست ریاست جمهوریه که تا استخالی نوگه بو اولین باره لناو جمهوری اسلامیه بعد از ماجرای بنی صدری که خمینی خوی موجود بو و خمینی حکم بعزل بنی صدری ده و او ایتوانی کنترولوز على دسیبه اما نگشتی برو پیشچون اما دوران پسا علی خامنه‌ای تمام انتصابات كرياغا تمام مهركان تشنياغا اديك الرند خور اشي لنا وحاكمية الجمهورية الإسلامية حزب بكرين والرند خور الجديد بيتا ام رند خور الجديد تبديل بأوليغارشية أبدية إيراني بون اواني كادعايان هات انسان هاي الرودار يكون كبتأسي كردنا ببارادايم شيفت 57 و روج 22 بهمن 57 و رفاقتك خمینیه تا اقرا هر گردن کشی روداریانه کرد امانه حزینه بردارن بو حاکمیت و ایشی حذف بکرین و حذفیانه کن و من لجي علی خامنه‌ای دانشتم حذفیانه کن کسی که حیچیک نیه مورد تنفر مردمیشه توقعشی زیاد بوده داوای پول فریشکه لإیثارگران و شهدای جبهه گرتگه تا کون رفیقکان خمینی فرا روداریه کن استبیانگری و خصد بیان توپینی کز ناراحت ناوید نیروی جوانه ویل بیدای کوباو کش رجیاگه گشتی حاضر و نوکری براحتی جگه ما نپراکیتو هر من راحتی لزاوية اتفاق كفي نمايش يقداس سازي للظهور دان جانشين علي خامنه‌ای تكرارية كمو جانشين علي خامنه‌ای صرفا منفعة خانوادگی بعلي خامنه‌ای بلكو استقرار دولة إيراني هابشينو وحاكمان وصاحبان دولة إيران بو هميشه دل راوك قرار لدس بدن تا دولة إيراني دروس كان آخيزا كردوار سربخو مجازا نادات تماما مرودا وقالي تحليل كردقة من مبسوط خليكم حدود 8 ساعات لكلاب هاوسا لزمينة قلة مختلفة أما بالرسية كم أم بياما كرت فيسبوكيش مدا باب مينيتو باحتمال الثرى لشوين دسيان وادي على الرئيسي مردقة وإيشيب بمريت تابازيك وخوش بيوت ومن إعلامك أما دولة إيراني
من نایەڵم سوورەتە ئەبەدیەتەوە شەکڵ بگرێ، من بۆ تۆی ئیمزان ناکەم. ڕەهبەریەتە معنەوی ئەخلاقی و مەرجعیەتە کوردان ها بەدەسە ئێمە و بۆ تۆ ئیمزا ناکرێت. کانونە شەڕە ئێمە ئەم گۆی زەمینەسە و تەمامە مردمانە نامتعەیەن بێدایک و باوک و بێکەس و نادرووسێکەوانە دەوروبەرتوە لەم گۆی زەمینە من کۆیانەکەم و وەلایەرم تۆ ئیستقلال پێیەکەی و نەیاڵم ئەمە اتفاقە بکەوێ. هەروواکە کۆمەڵەت و دموکراتتم جەم کردو و هەروواکە پەکەکەی حیزتم جەم کردو و هەروواکە کوردبازی و دەمە قۆپانبازیتم جەمەوە کردو و ئەمیشتە لێ ژەمەوە ئەکەم و وەزعیەتە ئەستراری وەزعیەتێکە تۆ بە شوێنیا ئەگەڕی و حەزی پێیەکەی. ئێمە لە زەعفەکانە خۆمان دەست نایەرین و دڵا لە تەوانە زەعیفی و کڵۆڵی خۆمان ئەبازیە تۆ ناکەوین بۆ تۆ چەپڵە لێ نادەین. ئیستەی چەم مەرگە ئاغای ڕئیسی نە من خۆشحاڵەکە نە ناڕەحەت مەکە. مەرگە ڕئیسی بەدەسە من سوورەتی نەگر کە تا خۆشحاڵوم. مهرەگە لە تۆیش کە بەدەسە من لەبین نەچن و بە مەقسوودە من لەبین نەچن ئارەزوویە تۆ حاصڵ بکەن. هیچ گونە خۆشحاڵیەک لە منە دروست ناکات. من مؤسسات تۆ نەڕۆخێنم، مناسبات اجتماعیە تۆ هەڵنەتەکێنم. هیچ تحولێک لە ئێران بە تحول بنیادینێ من دروستکەر و قابل استقبالکردن موردە پەسەند من نییە و تەئیدی ناکەم. تا تۆ بە مەقاسد خۆت بگەی لە ئیهمالکردن و بێدەسەڵاتکردن ئێمە تەبدیل بووین بە ئینسانهای حەقیرە سەخیفە کوتەک خواردگێک کە چون حەچێ لە دەستمان نایە تۆ هەر بازیەکمان بۆ بکەی ئێمە بووین و عنتەرە دەست تۆ هەڵخەین و ئەمە اتفاق ناکەفێ و من ناڵم ئەمە اتفاقە بکەفێ. لذا ئەوەی لە مەرگە ڕئیسی ودی ئەکرێ و مهمە ئیعلامە وەزعیەتە ئیستراریە دانان ڕئیس جمهوریەکە کە تۆ مەجبور نییە لە هیچ فیلترێکی نەمایشی ترابی گوزەرێنی و دەرنەتیجە ئیدەیەک ئینسان کە مەتمەع نەزەر خۆتن و ئیتر نێشی گەرەکە بیانوەیتە ناو ڕقابەتە انتخاباتی، نێشی گەرەکە معڕەفیشیانکەی، نێشی گەرەکە بیان ناسێنی ئەیان کەیتە ڕیاسەتە جمهوری دووەمین پۆست و پۆستە قدرەتمەندە جمهوری ئیسلامی ئشغاڵەکەی عەمەلەن خودە خامنەی ئیستا هەم ڕئیس جمهورە هەم ڕاهبەرە هەفتکێنە. هیچ کەسێکیش ناتوانێت بە ناوە قانون قسەی تەکا بکە، هیچ کەسێکیش ناتوانێت بێژە کارە کردگە، هیچ کەسێکیش ناتوانێت متهەمیکە. شرایط بحرانیە و عەلی خامنەییش جەمی کاتۆ لە سوخەنڕانێکی ئەمڕۆژی شووتی هیچ خلەلێ لە ئیدارەی کشوەر دروست ناوێ. من وام سەرجێری خۆم. ولی سوالە گەورە ئەمەسە ئیستە پەخمەکانە پرۆفیوزە ئۆپۆزیسیۆن نەمای جمهوری ئیسلامی بۆ فاقدە تەحلیلن بۆ ناتوان تەحلیلیکەن. بۆ ناتوان تەحلیلیکەن مەگەر ئێوە نەتانەوەمە بەچە عەلی خامنەیی و نوکر خۆمنەیی و جاکەش و جەلاد و ئیسە هەڵەخەنە و پێتا خۆشە ئیسە خۆی کەوت کەسە خوار کاکەحمەی شێخی سلێمانی خستیسی خوار دوعا و نزولەی ئێوە خستی خوار ئیستا ئێوە ئیتر فرە خۆشحاڵن سازدە هۆڵتان بۆ لێدەن کارە خۆتان وگەر چی و تەحلیلتان نەما وقەلای قەومی ئێرانی تەحلیلیان نەما بێشەرەفەکانە ئێران ئینتەرنەشناڵ و بی بی سی تەحلیلیان نەما تەحلیلیان نییە تر تەواو تای کێشە تەواو بوو. ئەم واقعە بە زوانە فارسی لە کڵاب هاوسا بە شێوەی مەبسوود حدودە 8-9 سەعات تەحلیل کردیاگە. ئەم کڵاپە دانرێ لە تەلەگرامیشە هەر کەسیش فارسی ئەزانێ ئەتوانێ بڕوا بە شێوەی مەبسوود گوێ بە. من هەرەوەندە بە کافی ئەزانم لە فەیسبووکاوە تااقەتە سوغرا و کوبراکردنێک کە لە کڵاب هاوسا کردم لەگران نیسم. هەرەوەنە بزانن ئەهەمیەتە ئەم خەبەرە یەک عەلی خامنەیی ناڕواتە مەزانە ئیتتیهام. هیچ کەسێ ناتوانێ بێژە کارە عەلی خامنەیی وگە. ئەربابە گەورەی ئەمریکاییشی بووی تێتەئیدیەکە بووی دەرعەوەز عەلی خامنەیی بە وەزعیەتە ئیستراری پۆستە ڕیاسە جمهوریشێک لێتە دەسی هەر بەم ڕاحەتی. پس ئەوەی مەتمەع نەزەر بوو چی بوو؟
و دەستگرتنە پۆستە ریاست جمهوری لە وەزعیەتە ئەستراریا بوو کە مەرگە ئاغای ڕئیسی کە هیچ شەک و شوپەیە ئیجاد ناکە. هیچ کەسێ لە مردمە ئێران بابەتە مەرگە ڕئیسی ناڕەحەت نییە، هیچ کەسێ گەشتی خۆشحاڵ. ئیسلاح تەڵەبین و بازیگەرانە ناو حەڵقە و ڕۆحانیەتە مبارز و تەمامە ئەوانەیشە تا دوێ کە تەحلیلیانە کرد ئاغای ڕئیسی پاپەتە، جنایەتکارە، بێسەوادە، عاملە دەسە خامنەیە. ئێستا ناتوانن بژن عەلیە خامنەی بۆ کوشتی، تەحلیلێکیان نییە. ولی عەلیە خامنەی و ئەربابەی وا نەقشەی بۆ دانیا ئەمەڵەن دووەمین مەقامە قودرەتمەندە جمهوری ئیسلامی بە وەزعیەتە ئەستراری خستە دەسە عەلیە خامنەی. دەستیان خۆشوێت تەنیا جەریانێکە لە مقابڵ عەلی خامنەی دەوڵەتە مستەقەڕە ئێرانی ئەوێسی ئێمەین. دەوڵەتە ئێرانی ناتوانێ مستەقەڕ بوێ، ناتوانێ ئەبەدی بوێتەوە. ئێمەیە کورد تەئیدی ناکەین تەمامە دەسوودە سەڵۆکەکانیشتان لە هەر کوێی ئەم دنیا بن دەریان تێرین، مجازاتیان دەکەین و بە ئێوە نیشان ئەدەین ئەمە شۆڕش جەهەنەمە، ئەم گۆی زەمینە، ئەم زندانە دروستان کردێ شۆڕش زندانی تیا دروستە بێت. و من خوا دروستمی کردگە ئێوە نابود کەم و نابودتانەکەم. بۆیە هەرچیەک ئێژم تێدەدی و هەرچیەک ئێژم وا ئەڕۆن و من نابودتانەکەم. ئێستا من بەر لە گشت کەسێ تەشخیصمدا ئەمە وەزعیەتە ئەستراریە. ئەگەر ئەو جاکەشانەی بەرامبەرە وەکو حەسەن ڕۆحانی زوو تەشخیصیاندایە هەر ساعەتە ئەوەڵ ئیعلامیانە کرد عەلیە خامنەیە ماغایە کوشتگە وەزعیەتە ئەستراری قبول نییە، ئێشە سەریع بەرەو انتخابات ڕیاسەت جمهوری بڕۆین. ئەم قسانە نەکردنە هیچ کامیشیان نایکردنە دەی بخۆن پەخمەی بێشەرەف حەقتانە تەک تەک عەلیە خامنەی بتان تۆپێنی و ئیشتان تۆپێنی و واتانە پێ ئەکا. دەرسە سیاسی ئێژێ مشتی پەخمەی پۆفیوز کە یەک زەمانێک تەکە توا لە جەریانێکا شەریک وگن ئیستە تەبدیلە بە مزاحمەت و مووی لوتە بووگن وەکو ئاوی خواردن بامیان کە بیان و لە مەیدانە شارە ئەعدامیان کە کەس پشتیان ناگرێت توش لە شەڕیان ڕاحەت بووگی مشتی زیادەت خواهە بن بۆ شەڕ ڕوودار تەکتەکە و گەوادانەی حاکمیەتە دەوڵەتە ئێرانی بتۆپێن یەک نەفەر مخالفت ناکە، یەک نەفەر ناڕەحەت ناوێ، یەک نەفەر پێی بەر ناخوا. جا ئیستە تەکلیفە خۆتان بگرن، یا مەڕۆنە ناوە شەڕ یا چوونە ناوە شەڕ بنەون یا بنە تێڵاکە. ئەمسالە ڕۆحانی و خاتەمی نەنەوی لە بنە تێڵاکە عەلی خامنەیی تا ناو دەمە تێڵاتی ئەوڕێ. ئەمە دەرسە سیاسیە. دەئیستە بخۆن و دیارە وەزعیەتە ئەستراریۆ انتخاباتە ریاسەت جمهوریش بخۆن. ئەوە تەحلیل ئێمە بوو تا ئەم دەقیقە تا بزانین ڕەوەندی خەبەرەکان بەرەو کوێ ئەچێت. هەروە کە ئیشارەم پێکردنەوە داڕشتنە خەبەرەکان، شێوەیە بەرخوردە بینولملەلی، شێوەیە خۆراک داخڵی دا لەبەر ئەمەسە کە ئاغای ڕئیسی مردگە. ئوستاندارە تەورێز، ئیمام جومعەیە تەورێز و وەزیرە ئومورە خارجە دوو پۆستە کلیدیە ناوە دەوڵەت لە بین چووە. دەستان خۆشەوە و لا ئێوە خۆشەوە.